بابەتی حەق الناس نمونە برێن شخصێکە گەنجێکە بە تەمەنێکە مامۆستاکەوێتە چەند حاڵەتێک هەر نەچێتە بابی حاڵەتی زیناکرد هەر نمونە قسەکردن لەگە ئافرەتی خەرچی بە خراپی وها قسەی ئەولا ئێوە شەرەستە بابەتی وابزانم حەق الناس مامۆستا ئێمە بزانین حەق الناس چیە برای شیرینم حەق الناس بێڕێزیکردنە بەرامبەر بە خەڵک بۆ نمونە تۆ بوختان بۆ خەڵک ئەەکەیت غەیبەتی خەڵک ئەەکەی ماڵی خەڵک ئەخۆی زوڵم لە خەڵک ئەەکەی ئەمانە ئەچێتە بابی چێوە برای شیرینم ئەچێتە بابی حەق الناسەوە ئەچێتە بابی حەق الناسەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەفتەیە پێش ئەوەی وەفات کات سەحابەکانی لە مزگەوتا کۆ کردەوە باشە فەرمووی کێ حەقێکی لامە لە دنیایە حەقێکی دنیاوی با ئێستا داوام لێ بکات چونکە لە قیامەتا من يعني ناتوانم ئەو حەقەتان بدەمەوە ئەمەوێت لە دنیایە پێش ئەوی بمرم ئەو حەقەتان بمەوە صحابي هستا بناوي عكاشوا رضا ورحمتي خوای لێ بێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من حەقێکم لاتە فەرمووی چییە فەرمووی ڕۆژێک لە جەنگەکان قامچیەکت وەشان ئەو قامچیە بەرشانم کەوت قامچیەکت بۆ ئەسپەکەت وەشانووە لە کاتی جەنگ و قیتالا بوونە ئەو قامچیەت بەرشانی من کەوتووە وی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شانی ڕوت کرد فەرمووی وەرە قامچیەکەی لێبەرەوە عکاشە پەلاماری شانی پێغەمبەری دا صلی الله عليه وسلم ماچی کرد دەسی کردە گریان فەرمی من ویستم پێش ئەوەی بمریت جەسەدم بەر جەسەدت کەوێت دەمم بەر ئەو شانت کەوێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دنیادا داوای لە خەڵک کردووە ئەگەر حەقێکی دنیایتان لامە وەرن ئێستا بتان دەمەوە پێش قیامەت بۆیە ئەگەر غەیبەتی هەر کەسێکت کردووە لە دنیاە بڕۆ داوای گردن ئازایی لێ بکە بوختانت بۆ هەر کەسێک کردووە داوای گردن ئازایی لێ بکە کاکە نامەیەکە بۆی بنێرە بڵێ گردنم ئازاکە لە فەیسبووکەکەتەوە بڵێ بەڕێزان من وەختی خۆی بوختانێکم بۆ فڵان کەس کرد پێمیان کرد وەرحاصل جاهیل بووم ئێستا ئیقرار ئەکەم بەو تاوانی کە کردوومە من مردنم لە پێشە بەڕاستی دوای مردن هیچ کەسێ شەفاعەتم بۆ ناکە ئەمە حەقە و لە گردن مایە ئەم کەسە داوام لێ ئەکاتەوە ماڵی خەڵکت خواردووە هەر چیەکی خەڵکت لای ئەبێ بیدەیتەوە ئەمە حەق الناسە بەڵام ئەگەر کچ و کوڕێ لە دنیای عیلاقەیەکی ناشەرعیان هەبووە دوایی پێک نایەن ئەمە ناچێتە بواری حەق الناسەوە بۆچی ئەمە دوو شت کۆیانی کردوێتەوە بەیەکەوە باشە بابەتی سۆزداری و دووەم بابەتی حرامە بابەتە سۆزدارێکە سەری نەگرتووە چکە لەسەر بنچینەی حرام بەیەگەیشتونە وی ئینشاءڵڵا ئەوە ناچێتە بابی حەق الناسەوە مەگەر ئەو کوڕەیان ئەو کچە زوڵم لە یەکتری بکەن کە زوڵمیان کرد چێتە بابی حەق الناسەوە مامۆستا مەبەستم لێرە لەوەی بوو کە برێن ژنەکە خێزاندار بی کات و قسەی لەگە بکەی بە هەر زۆرەك لەو زۆرانە مامۆستا ئەوە ناستەوێت و باجی مێردەکەی بدەیە کات و گەمەت بە ناموسیوی کردیان شتێک لەو بابەتە ئەوانە لە بابی خیانەت هەیە طبعا ئەمە تاوانێکە بینی خۆی و خوایەتی سبحانه وتعالى و لە حەقی مێردەکەشیایەتی الله تعالى عالم ئەوە خوای پەروەردگار عقوبەیەکی زۆر سەخت و بە ئێشی بۆی داناوە ئەو صافکردنەوەی چێ لە دنیای مامۆستا بتوێ بەرامبەر ئەو مێردەی صافیکەوێت جگەلەوەی بیسی گەردەنی خۆت پێزەکەی تەنها ناپێویست ناکات بچی بۆ لای مێردەکەی تەنها ئەوەیە دەستبەرداری ئەو ژنە بیت و بڕۆی بەڕێی خۆتا ئەوش بڕوا بڕۆی خۆیە ئەو حەقی ئەو پیاوەی کو صافەکرێ مامۆستا وەڵڵی تر حەقی ئەو پیاوە بێ و ئافرەتە بۆی صاف کات وەڵڵێ بارەکەڵڵا براکەم لە خزمەتام مامۆستا دەست